دەم باش تەماشاوانە گەلێکێژا گەلێکی بخێر ئیرۆژیک ئەمیل سەر تەورێکی گرنگ باغڤین باندۆریێن خۆنیشاندانەی کوردان بوو سەر ڕەوشەوان دنادا ڕەوشا کوردان تایبەتی لە شنگال لە کۆبان لە گەلێک دەڤەرێندن لە جە لەولا بێگومان لە گەلێک دەڤەران ڕەوشەکە ئاوەرتەیە کورد شەڕیدانە کوردان شارڤان و پێشمەرگی کوردان شەهید دکەون ji بۆ پاراستنا دەڤەرێن کوردان دنادا کورد لە هەموو دنیای لەسەر پیانە ئیرۆ ئەس بوارم هەیە نهاژی خۆ پیشاندان بەردەوامە لە باژارێ دوسەلدۆرفی ئەلمانیا و بگشتی 11 ناوەندیندن لە وڵاتین ئەوروپا خۆ پیشاندانی گرسەیی تێن ئەنجامدان بتنێ لە ئەف دوسەلدۆرفی ئەلمانیا بدەهان هەزار کورد بەشداری خۆ نیشاندانێکردن بریارە سەبێژی لە لۆندۆن یا پایتەختە بریتانیا بە 100 هەزاران کورد ji بۆ ڕەوشە شنگالێ و کۆبانێ خۆ پیشاندانین گرسەیی ساز بکەن بێگومان بەریان هاژی خۆ پیشاندان بەردەوام بوون خۆ نیشاندان لە ڕۆژهەڵاتە کوردستانێژی پرانیا باژارێن ڕۆژهەڵاتە کوردستانێ سەرڕێوێ دوور پێچە ئەمنی وێ ترساندنا توندیا خەلکێ لێژی بۆ ڕەوشە کۆبانی و شنگالێ بە 100 هەزاران خەلکی ڕۆژهەڵاتە کوردستانێ لە پرانیا باژار و باژارۆکێن ڕۆژهەڵات خەلک داکێتە قادان و خۆنیشاندان ئەنجامدا لە باکوورێ کوردستانیژی خۆنیشاندان بەردامن لە باشوورێ کوردستانیژی خۆنیشاندان بەردامن بێگومان ئەوە تێدیتن کاریگەریێنێ هەیە چەندێ هەنە گەلو تایبەتی لە ئەوروپا حتا ئەمریکا کەنەدا ئەفریقا باشوورژی لە وەرژی کورتەنە لە هەر جیەکی کورتەنە دنهادا لە هەر جیەکی کورد سەرپیانە و خۆنیشاندانان دکەن و دچنە هەمبەر ناوەندێن گرنگێن بڕیار بەدەستین جیهانی ji bo ku ڕەوشا کوردان دمەژیوان da bێتە چەسپاندن و چارەسەریەکێ ببینن شبلی چاپەمەنیا جیهانی ڕاگەاندنە زەبەلاحە جیهانی ئۆروپی ئەمریکی عەرەبیای ناوە کوردانجیدا تورکا بێگومان هەمویان یەکەم سەردێرێوان و یەکەم نوچێنوان هەموو بەحسێ کوردان بەحسێ بەرخۆدانە کوبانێ شەڕێ لە کوبانێ لە هەمبەر داعش و بەحسێ شنگالێ و کاراساتێن شنگالێ بەرخۆدانە پێش هێزا پێشمەرگین کوردستانی لە باشوور دکەن ئەڤە هەیە چاندێ باندۆری لە سەرەندەیە کو پرزگیرێکە کوردان ئێدی پرزگیرێکێکی جیهانیە و ئێدی گەلێ کورد لە هەموو دنیای هەیە خودی لە پرزگیرنگین خۆ دەکەوێ ڤەیە چاندێ دێ باندۆری سەر دەستخستنا مافی کوردان هەبێ بەڵێ بەرزان کاریگەری خۆ پێشاندانەکانی کورد بوو سەر بارەدوخەکەیان لە ئێستادا لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی ئەوروپا ئەمریکا و کەنەدا حتا لە ئەفریقیای باشوور و لە زۆر ناوچەکانی تر خۆ پیشاندان ڕۆژانە بە بەشداربوونی دەیان هەزار کورد لە ڕەوەندی کورد لە وڵاتانە خۆ پیشاندان ئەنجام ئەدرێ خۆ پیشاندانەکەشە بۆ ڕەوشی شنگال و ڕەوشی کۆبانەیە بۆ ڕەوشی باشوور و ڕۆژئاوای کوردستان ئەو ڕەوشێکی ئێستا تێدان ئەو شەڕێکی ئێستا و شەڕە کە دەرحەق بە کورد دەگرێت بە تایبەتی لەلایەن گروپی چەکداری داعشەوە لە کوردستانیشە لە سەراسی کوردستانی گەورە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی شارەکان سەرڕێ ئەوەی کە ڕەوشێکی ئەمنی چاودێریەکی ئەمنی و ترسێکی زۆری هەیە بەڵام بە دەیان هەزارەکەونە سەر شەقام و خۆ پیشاندان ئەکرێن و سلوگان ئەڵێن لە پێناو ئەوەی کە ڕای گشتی خاوەن هەڵویست بێ لە هەمبەر ئەو ڕەوشەی لە کۆبانێ و لە شنگالێ و لە هەرێمی کوردستان و ڕۆژاوی کوردستانەیە لە باکووری کوردستانیش بێگومان چەندین ڕۆژ خۆ پیشاندان بەردەوامە لە باشووری کوردستانیش خۆ پیشاندان بەردەوامە بەڕێزان لە ئێستادا ئەوەی کە ئەبینرێ بێگومان کورد نفوسێکی زۆر خەڵکی زۆر هەیە لە دەرەوەی وڵاتەکە ئەم خەڵکە بەڕێ خستن بکرێ تەوعیە بکێ لە پرسەنەتەوەیەکانە پێتەوەیە تا چەند کاریگەریە بێ وەکو ئەمڕۆکە لە شاری دوسەلدۆرفی ئەلمانیا بە دەیان هەزار کورد هاتوونەتە سەرجادەکان خۆ پیشاندان ئەنجام ئەدەن سبەینش بریارە لە لۆندۆن پایتەختی بریتانیا بە 100 هەزار کورد لەوێش خۆ پیشاندانێکی گەورە ئەنجام بدەن بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی وریا و شیار بکرێتەوە داوا بکرێت کە پشتگیری لە ڕەوشی هەستکاری ئێستای کورد لە هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بەگشتی بکرێ بەڵێ یەکێ لە 12 ناوان بەشەیەکی گشتی 12 ناوەندی وڵاتانی ئەوروپا خۆ پیشاندان ئەمڕۆ هەیە پێشتری شەبووە کو ێوازانن ئەم خۆ پیشاندانانە تا چەند کاریگەریە هەیە بۆ سەر ئەوەی کە سەرنجی ڕای گشتی دنیا سەرنجی میدیای جیهانی ڕابکێشرێ کە ڕەوشی کورد زیاتر ئەم ڕەوشە لە مێژی هەم کۆمەلگای نێودەوڵەتی وەکو تاگ وەکو خەلک وەکو گەلان هەم وەکو قیاداتی سیاسی و هەموو ناوەندە بڕیار بەدەستەکانی جیهانیش بچەسپێندرێ کە کورد ملەتێکی چەند مەزلومە و چەند تەعەدا لێکرێ و ئیرادەی بەرخودان و شەڕکردنی چەند بەهێزە وەکو ئەوەی کە هێزی پێشمەرگی کوردستان و شەروانانی یەپێگە لە ئێستای چاپەمنی زەبەلاحی دنیادا لە هەواڵە یەکەمەکانن و بە جددیش باس دەکەی وەکو هێزێک کە تاکە هێزە بتوانێت لە بەرامبەر داعش بەم شێوەیە شەڕ بکا و بەم شێوەیە خۆی بپارێزێ لە خزمەتی سەرنجە بچوونی ئێوەی بەڕێزدان بەڵێ ڕاستی لە کۆیە بەڵێ کەرم کە سوپاس دەمانێت بەزان بە چ پرسەرێکدان ئەو پەیوەندیانەوە دەژێەوە سێتان دار ئێمە دوو دەقا بەدەستێن دوای بڕۆ هەری نادرن پەیوەندیەکان
کاگراسی پێم وایە تۆ ئەو نازانم خەلەلێکە چێ بەس بەڕێستان زۆربەی ڕۆژەکان پەیوەندیەکەن وەرەگرێ ئەوەش نیوەی بەردامەکە لۆ خۆستان دەکەن نیوەی بەردامەکە لۆ خۆستان دەکەن فەرمو ئەمە قسان ناکەم هەر لۆ خۆستان کە باشە ئەمە قسان ناکەم بەڕێزم ئەوە کێشەیەکی تەکنیکی لەوانە بێ لەوانە کێشی تەلەفۆن هەبێ تر تۆ ڕۆژێک تەلەفۆنت بوەرنەگرێک سەر بەم شێوە تۆڕابی لە کاتێککە هەموو ڕۆژێک پەیوەندیەکەی ئیتر هەرێزانم بەڕێزا خوتان ڕاستی لە کۆیە یەکێکی لەو کەسانە هەموو ڕۆژێک پەیوەندیەکە ڕۆژێک دوو دقان تەلەفۆنێکی جارێک جارەسی لێ دەوەرنەگرێت لە ئێمە تۆڕابێتتر بەرحال بەڕێزی محەممەد لە سلێمانی ئەم کاتت باش کاکە سەر چاوم کای محەممەد ئەڵام کاکە ئەڵێ من لە چوار حزب هەڵوێستیان وەرگرتووە بەرامبەر بە یەکێتی کە یەکێتی مزایداکە نازانم مزایدەکە چی یەکێتیکە کاتی تەوەری ئێمە کای محەممەد کە تەوەری ئێمە بەڕێزان بۆی لە تەوەر دەرنەچین تەوەری ئێمە لەسەر پرسێکی ترە لەسەر پرسێکی گشتیە مەسەلە خۆ پیشاندان کای محەممەد ئەوە بەجێڵین بوو تەوەرێکی تر هەموو کەسێکش بڵێ تەوەرەکەی ئێمە لەسەرەوە پرسێ جوم لێنێ احتیاجی ئێمە قسە ناکەم بەس هەموو کەسێکی جواب بڵێ هەر کەس پێویستی قسەیە بکات تۆش بڵێ لەسەر بەڵێ کای محەممەد ئێمە ڕێزمان زۆر هەیە بۆ سەرنجی تۆ بەسێکە لەسەر تەوەرەکە بێ بەلامەوە احتیاجی زۆر بەلامەوە قسەش نەکەم و هیچ کێشەیەکشم نییە بەس میمەوە بە هەموو کەسێ وا بڵێ هەموو کەسێ بڵێ تەوەرەکە لەسەرم پرسێ باشە بەسەر چاومێتر بەڵێ بەرزان لەسەر پێشنیاری کاک محەممەد ئەو ئەکییت وەکو سیستەم و پرەنسیپی بەرنامەکەش تەوەری ئێمە ئەمڕۆ تەوەرێکی تەحدیدە باسی خوپیشاندانەکانی کورد کاریگەری خوپیشاندانەکانی کورد لەسەر پرسە نەتەوەی نیشتیمانیەکان لەسەر ڕای گشتی جیهانەکەین تکایە با تەنیا لەسەر تەوەرەکە قسە بکەین لەبەرەوە ئێستا لە مەیدانەکانی ئەوروپا و وڵاتان و هەر چار پارچەی کوردستان خوپیشاندان بەرەوە چ تکایە لەسەر تەوەرەکە چێمان لەگەلە سەردار لاو لێرەوە باشی بەڕێزم سەر چاوم داوا لە هەموو گەلی کورد دەکەین بەڕاستی لە هەموو دنیا لە هەموو جیان ئەوڕۆ پارپشتی کوردەیە هەموو دنیا پارپشتی کووردا داوا لە سەرکردەکانمان دەکەن داوا لە بەڕێزەکانمان دەکەن واز لە تورکیا و لە ئێران و لە سووریا بینن ئەوڕۆ دنیا لەگەر ئێمەدایە ئەمە پێویستیمان بەوان نییە ئەوان پێویستیان بەمەیە ئەمە لە ناو خۆمانە تا یەکگرت نەبین هەتا یەکگرتن نەبین سەر ناکەوین داوا لە بەڕێز کاک ساڵح موسلیم دەکەین ڕێگا بدا بە پێشمەرگەکان ڕێگا بدا بە برایەکانمان ڕێگا بدا بە خوشک و برایانمان بە هەمومان پێکەوە هاوکاری کوبانێ بکەین لە دەست ئەو وەحشەگەوێ لە دەست ئەو تیرۆرستانە ئەو وەحشیانە ڕزگار بکەین خاصەن دەوڵەتی تورکیا مجرمترین دەورە لە دنیای دژمنی کورد تورکیایە با هەمومان وەکو برا داوا لە بەڕێز کاک ساڵح موسلیم دەکەین وارزە بەشار ئەسەد بینی با وەشک و برایان دەستە ناوی ئەحمەد لاو لێرەوە سلام علیکم عەلەیکوم ئەسەلام سوێندی کاکە کار باش هەر بژیت هیوادارم وەکو جاران هەستی بەیانی دووبارەی کەنەوە بەرنامەکەتان و کاکە کار من پێم وایە من سەری وام نەدیدە هەتا ئێستا حکوومەتی ئێمەش ئەسیرەکیان نەیهاتە تەلەڤیزیۆن کە ئەو خەڵکە ببینێت پرسیاری لێ بکەن ئەگەر نەخۆشە بیبەنە دکتۆر ساغ بیتەوە کە هەدەفیان چییە ئەوە بۆ چۆ ئاکەن و هەتا نەتەوەی گردوەکان بەداخەوە دەخالت ناکەنەوە لەسەر چییە حەقا حکوومەتی ئێمە شکایەت بکەن لە دنیا لە وەختی خۆی 8 ساڵ عێراق و ئێران شاریان بوو سەفارەتیان هەر مابوو لە تاران و لە بەغدا و هاتو چۆن ئەکرد ئەسیران ئەگۆڕیەوە ئێستا بەنە ئەسیرێک ئەبینین منە پێکتان دەخالە ئەکەن نە نامەیەک ئەچی نە نامەکەیت هیوادارم حکوومەتی ئێمە و ئێوە ڕۆژنامەوانانی ئێوە حکوومەتی ئێمە ڕۆژنامەوانە خارجی داوەت بکەن کە ئەو تستانە ببینین لێکۆڵینەوە بکەن ئێوە ڕۆژنامەوانان ئیتر سوپاسان ئەەکەم سۆران لە سلێمانی کاکەم کاتتان باش بەڵێ دەم باش زەحمەت نەبێ هەرچەند کاک محەممەدی وتی بارە تەوەرەکە هەر بابەتەکەی منیزە لەسەر ئەو تەوەرەیە یەک داواکاری بچووکمە لە ئێوە بەڵێ داوا لە هەموو کەناڵە کوردەکان هەموو مەسئولەکان هەموو خەڵکی بە شەرەفی کوردستانەکەم هەرچەند هەموو کارێکتان کردو بۆ ئاوارەکانی شنگال ئەو براخوشکانەمان کە لە کۆمپانیوە دێن پێمان نەکرا چەکیان بۆ بنێرین پێمان نەکرا بڕۆن یارمەتیان بین ڕزای خواتان لێکم دەستان ماتەکەم هاوکاریان بکەن لەڕێ قەناتەکەتان شۆتوان ڕیکلامی هەرچێت بێ بیکەن بۆیان ئەوان هاتوونەتە خاکەکەی ئێمە ئێمە وەکو نەمانتوانی بڕۆن دیفاعیان لێ بکەین با لە خاکەکەمانە هەڵوەستێکمان هەبێ با ڕووزەردی لای خوا و خەڵک و کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان نەبین بچن هاوکاریەکیان بکەن بەکانی بێ سەرین بێ وە تا تەلەڤیزیۆن هاوارەکە ڕزای خواتان لێکم زۆر مەمنونشتان
بەڵێ سپاس ئەوەی بێمەکرێ وەکو هەواڵەکان وەکو ڕەوشی کوبانی وەکو خۆی ڕێک وەکو خۆی چوونە وەکو خۆی ئەگوازینەوە بێگومان پەیامنێری ئێمە ئێستا NRT بەشێکی ڕاستەوخۆ لەسەر سنووری کوبانیا کە ئێستا پەخشە ڕاستەوخۆیەکە بێ برادەران بۆیەوە لەسەر شاشە بگوازنەوە ئێمە حەدەسەکانی کوبانێ بێ ئەم لە ئەولا بێ ئاراستەکردن بێ سارکردن و گەرمکردن وەکو خۆی ئەگوازینەوە ئیتر ئەوە ڕای گشتیشە ڕەوشێکی کە لە NRTەوە بزانێ چونە هەلووسیان چیە بێ بڵێ باشار قەسروکێ کاک ئازاد فەرموو باش کاکەکار بەڵێ سپاس کاکەکار مژارە خۆپیشاندانە ئەزت بینم کۆ وڵات یاخود بژینەتەوێنێ گرتی گرنگە کۆ لڤلڤینێت گرنگ بابەتن ئەڤە بەڕێزێک نەها پەیوەندی کرد و وەرزە سەرمایە ڕێڤەیە ئەگەر چنە لەسەر ئاستە دەربە لەسەر ئاستە ناپۆژیامت بینن ڕۆژە ئاوا ڕەخێ میسل یاخود دەڤێرندن زاروک دبن في سرمایدا براستی گەلک زەحمەتە پێویە نەتەوێنێ گرتی بێتە سەرخەت و لەسەر ئاستە نێودەوڵەتیژی ئەز بینم یعنی نەتەوێنێ گرتی بتایبەت ئەو وڵاتن خوددانڤیتونە نەدلی دیف ئاستێ پێویدانە چونکی زەمێ بچیکێکی یاخود بچیکێکی بێشیر براستی ستۆی هەمی مرۆڤایەتیە لێ جیهانی و زۆر سپاس بەڵێ ئیدریس دۆکێ باشتر فەرموو چی پێ نەوێتن خۆپیشاندان سەر ئاسێ کوردستانی و دەربەی کوردستانی وڵاتت ئەوروپا سەر ئاسێ جیهانێ کارێکی زۆر باشە لێ پێتویە ئێکرەزی و ئێکهەلووسی و کۆدەنگی هەبیتن بەداخەوە لایەنێک تەکراویت کردن و پرۆپاگەندی بەس بە خۆت کردن پێتویە دەنگێک بەڵێ ئەلو بەڵێ کاکی ئیدریس کەرەمکە دەنگێک باش نەهاتە من بەڵێ بله ام دژین پدویا کودنگی هبیتن خوبشان دانادا ایک هلوسی لاین سیاسی هبیتن سراس کردستان رمضان هر چه پارچه اگر خوبشان دان دید بیم فوبن و هلوسی دولت تایوان جیک دیساز بیتن اگر ایک رجیب ایک دنگی نبیتن درست باش خالد لسليماني بله فرمو كاي خالد تو فرمو لا خدمه دا عفوا ومزاني وبراديترا ام كاتب باش هم كاتيك باش فرمو بەڵێ باشی بەڵێ فەرموو بەڕێز جان زۆر داوا لە ئەو سەرکردە بەڕێزانە ئەکەم کە چەند ساڵە خوێنی کورد ینی بە بەلاش ئەڕژێت هیوادارم یەک بگرن هیچ خوێنی کورد بە بەلاش نەڕژێت هیچ کە خوێنی کورد بەسی ڕۆ نەڕوات هیچ کە دژمنانی استیفادەمان لێ نەکەن بابەت بێ زدایەتی یەکتر با یەک بگرین بە دڵسۆزی بە برایەتی بەم شێوەیە ئێمە ئەتوانین تەرکوتن بەدەست بێنین بەڵێ داواکارم لە سەرکردەکانمان زۆر دیاری بەخت دڵسۆزیەوە بە هیممەتەوە پشتی یەک بگرن بەرابەر دەبێت استیفادەمان لێ نەکا هیچکە ئەو پارەیە دێن بە دژمن با بۆ میلەتەکەی خۆمان بەکاری بێنین بەس بێ خوێن ڕشتن بە بەلاش زۆر سپاسیانەکەم بەختیار لاو لێرەوە باش بەڵام و کاتێک کار سەرایە بە خۆپیشاندانەکان بەڕاستی هەتاوەکو خەڵک خۆپیشاندانکان ئاڕازایدا بەڕێشتی باشە لە ڕووی دیپلۆماسیەوە لە هەموو ڕۆژەکان و ئیشەکەیە بەڵام من پێم وایە خەڵکی کوردستان خۆیان یەکدەنگن سەرکردەکانن کا یەک هەڵوێستی ئەی نایەت لە ئێران لە کوردستانی خۆمان لە باشوور لە ڕۆژهەڵات لە هەمووی خۆپیشاندانەکان یەکمان ئابەخشێ کەواتە خەڵک خۆی یەکگرتووە بەزەوە سەرکردەکانن کە لێک ژیان سەرکردەکان کە یەکتیان قبوڵ نییە لە خۆپیشاندانەکانی سلێمانیە لایەنەکانمان ئاڵای لایەنشتیە ئەی کاکە تۆش ئاڵا هەبوو تۆش بجێنە ئەو ئاڵایەن هەڵوەشە هەڵوەسایە بۆ پێت ناخۆشە لایەنێک خۆپیشاندانکە لایەنەکەی ترەڵێ وەڵا ئەمە مزایدی سیاسیە کاکە مزایدە نییە فەرموو تۆ هێزت دەرە بۆ ئاوارەکان ئەتوانن سەرۆک تێرە مەڵێت ئاوارەکان ڕێیان بکەن ئەو بتوانە بە ئاوارەی دێم ئێرە نەتوانن هێزی بۆ بێ دیفاعی دە بکەن ئەمە چەندی بەسن سەرکردەکان خۆیان مزایدی سیاسیەکەن ئەوە خەڵک نییە مزایداکە ئەوە پێشمەرگە نییە مزایداکە پێشمەرگە ئامادەیە بە هەموو لایەنەکانەوەیە جیانبازی بۆم کوردستانە بکەن بە زەردەوە بە سەڵەوە بە شینەوە بە سوورەوە بەڵێ فارق لە سەی سایق کاکە گیانم کاتێ باش سەرچاوم برای بەڕێزم من بەڕێی من پێم وایە خۆپیشاندانەکان کایە دەنگی ناوای کە زیاد بکرێ بەڵێ کاکە کاریگەریان کزە خۆپیشاندانەکان کاریگەریان وا تەسەورەکەم ئەگەر بیشیان بێ لە فادەیە ئەوەی ئەمڕۆ کورد لە کۆبانی پێویستی بە هاوکاری تورکیا هەیە لەبەرەوەی ئێمە ناتوانین لێرەوە ئەعلام هەر هەمووی ئەڵێ 80 کیلۆمەترە بێ ڕێگە شەڕ ببڕین اینجا ئەتوانین بگەینە ئەوان 3 مەتر زیان سعاتێ لەمەوە بەرپەریخان مقابلەی هینی کرد
کاک مرادی کرد جا باشترین حل ئەوەیە من داواکارم لە هەموو خەڵکی کوردستان بایکۆتی کڕینی شتی تورکی بکڕن داوا لە کۆمپانیاکانەکەم شتیان لێ نەکڕن ئەو وادەی کە تورکیە لێرە ماوەتەوە کەس نەیکڕێ ئەوە تەسیری زیاتری هەیە هەتاوەکو ئێمە یەکسەر لێرەوە بڕژێنە سەرجادە چونکە زۆربەی شتەکانی ئەوان هەرەمی ئێستا چەنە کۆمپانیان لێرە ئیشەکە کاکە شتیان مەکڕن تەعاملیان لەگەڵا مەکەن تورکیا دەستی کوردی کرد بە زاخا براکەم تاکە یانەی نەبین ئەتا تورکی گەوات کاتی خۆی ببرە فارق مصطلحەیە لێرە بەکارنانرێ ئەکرێ سیاسەتی وڵاتانی دەوروبەر ئەوانە حتا دژمنی کوردنیش ڕخنیان لێ بگی بەس کۆمەڵێک مصطلحەیە لە پرەنسیپ ئەخلاقیەتی سەحافیان ناگونجێ ئێمە بەکاربێنی ڕخنە لێ بگیر ئاساییە بەڵام بەرحال سەردار لەو لێرەوە السلام عليكم. عليكم السلام. دەربارەی کوبان بەڕاستیەوە یعنی زۆر پێ ناخۆشە لەو دەربارەی کوبان و پێشەکانی چەتەی داعش بەڵام ئەوەی خۆ پیشاندان نەکرێ خۆ پیشاندانەکانی سەرانسەری ئێستا لە کوردستان و ئەوروپا هەیە ئەمە تەئسیر هەیە بەڵێ خۆپیشاندانیش بەلای دەستی ینی بەلای لایەنێ سیاسێک دەستی لەبەرەوەی ڕۆژ لە خۆپیشاندار بوو لە هەولێر ینی توندوتیشی لێکەوتەوە چۆن دەبێ ینی بەنسبەت حکومەتی هەرێمەوانش حکومەتی ترخەم نەبوو هەرەندەی پێکرێ ینی ئێستا لە 1050 کیلۆمەتر پێشمەرگە لە هەمێ ئەمە خۆم پێشمەرگەمە لە 1050 کیلۆمەتر پێشمەرگە لە زەبەدایە ینی پێشمەرگە توانای نییە بستێن دەرێ 89 کیلۆمەترە دەور کوبانێتاوەی ینی ئەندە کەسەیە حکومەتی هەرێم و لای سەرۆکایەتی هەرێم کەم ترخەم وازانم کەم ترخەم نەبووە سەرۆکایەتی هەرێمەوانش بەڵام خەرکەکە ینی خۆپیشاندانیش باشە هێخێنی خۆپیشاندانی ئاشتیانی بکرێت بەڵێ کاک سەردار سوپاس بۆ تۆش حەمی لەو لێرەوە ئەو کاتتان باش لە لێری پایتەختەوە بەڵێ سەرچاوم ڕخنێکم لە زەنابتان بەڵێ وەڵام کاتی زیاد نادەی بە منیش دواتر بمرم قسەتان لەگەڵ لاکەم ئەگەر چی ناشمێ بمرم چکە شتی زۆر ماوە کە ئێستا فێری بم کاک حەمید ئاخر تەحدیدە بەڕێستانیشێکی کە لە هاوڕێ چەندی ساڵە پێکەوە لێرە ڕۆژانە احتیمالە پەیوەندەیەک ئێمە خزمەتی تۆکەین تر کاتێکەشی ئەگەر پێویستکێ بەسەر چاوم من سوپاست دەکەم دیارە ئەوە ڕخنەیە نازانم هیوادارم بە ڕۆحێکی ریاضی بە حیزبە کوردستانیەکان بۆ وەزای ئێستاکە لە ڕۆژاوا هەیە بە خۆ دەزانێ و حیزبە کوردستانیە لەسەر حیزبە کوردستانیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی ناوچەی دروست بوون کاتێک کە پەکەکە دروست بووە سووریا یارمەتی داوە کاکە جا سووریا بەبجی تورکیا یارمەتی داوە ئەوانە دیکە سەروا تورکیا بۆ یەکێکی دیکە ئێران بۆ یەکێکی دیکە هیوادارم ئەو مەسەلانە تێکەڵ و پێکەڵ نەکرێ ئێمە لە دوورایەکی یەکسانەوە تەماشا ڕوودا و مەسەلە و پێشاتەکان بکەین نابێ ئێمە کەم تەرخەمی خۆمان باسەوەکی دیکە دابێنین یا بۆ خۆمان لایەنگیری بکەین لایەنگیری کوێرانە من سوپاسان دەکەم بۆ دەر بەڵێ بەرزان لێرە هیچ شوێنێک نییە تەنامین بەری ڕاستەقینەی خۆتانە ئێرە بەس دەنگ و ڕەئی و بوچوونی ئێوەگە ئێمە لێرە تەنها خزمەتیەوەیەکەن تکایە کەسڵمان لێ نەکەن هەموو بیر و بچونە جیاوازەکان هەموو کەسێک فەرمونون لێرە قسەی خۆتان بکەن بە شێوەیەکی زۆر ئازادی لێرە ئەرکێمەش تەنها خزمەتکردنیە ببوورنەکەن دەیجا پرسیاریش لێوە بکەین ئەویش قسەکانیەوە لەوانەیە کاریگەری هەبێ جملەیەکی زۆر بەقوات بێ لە چارچەوەی پرسیار بکەین کە زیاتر قسەکانتان ڕوونتر بێ خەلی زیاتر بەرچاوڕوونی هەبێ ئێمە لێرە تەنها خزمەتی ڕایگشتی کورتەکەین بڵێ پۆڵا لاو لێرەوە سڵاو لە تۆ لە بینەرانی خۆشەویست ڕێز و خۆشەویستی بۆ پێشمەرگە قارەمانەکانی هەر چار پارچەی کوردستان بە تایبەتی ئەو شۆڕە سوارانە ئەو قارەمانانەی کە سەری کوردیان لە دنیا بەرز کردەوە لە کۆبانی قارەمان کاکە کار ئەو خۆپیشاندانانە لە دەرەوە کاریگەریان هەیە بەڵام لە ناوەوە کاریگەریان دیاریکراوە با لە دەرەوە داوا بکەن بەلایەنی کەمەوە تورکیا لە ئەندامێتی ناتۆ دەربکرێ هەر وەکو داواکاریەک دووەم ئەو خۆپیشاندانانە پەیوەندی بە کوردایەتیەوەیە بەداخەوە کوردایەتی سەر بڕاوە لە سێدارە دراوە لە کوردستان با پێت بڵێم بۆ لە سێدارە دراوە لە 2003 دەبوایە ملت بێتە سەر پێوڕێ ئەمە ناچینەوە بەغدا و ناچینەوە وڵاتی ئەنفال دووبارە بکەینەوە لە دوها کوردایەتی سەر بڕایە کە میدەکانی تووچی لێ لە سلێمانی کوردایەتی سەر بڕایە کە ماهر ڕەشیدی تێتا ئەستانە سەر دەکەین لە هەولێر کوردایەتی سەر بڕایە چونکە ناو لێنراوە پایتەختی عروبە کا کوردایەتی سەر بڕاوە لە ناو برداوە بەداخەوە بەڵێ دەریا لە هەولێرەوە سڵاو بەڕێز دەریا لە شاری هەولێر سڵاو بەڕێز سۆری باشی تکایە لەسەر خەت نییە پێم وایە بەڵێ چیمان لەگەڵ ئەلو
بەڵێ فەرموو سۆی باشی بەڕێزم کێمان لەگەلە دەریا لاولێر لاولێران لە کۆیە بەس کۆیەشە سەر بە هەولێرە بەڵێ 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 فەرموو قسەی خۆ بکە بەنسبەت ئەو ڕۆژەی کۆبانەیە بەڵێ ئێمە باسی خۆ پیشاندان ناکەین بۆ کۆبانێ و شنگالێ بۆ ڕەوشی کورد بەڵێ بەڵێ من پێم وایە ئەوەی کە ئێستا دەکرێت لەو سنووری هەرێمی کوردستان شێشی زۆر چاکە بەڵام وەکو تورکیا هەم کە دەزانی دژمنی کووردە دژمنی کووردە و ناوێت نە کۆبان سەرکەوێ نەیەتی ئەگەر نادەتوانێت حکومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات تەکو ئەستەحابەیەری بکوبانێ بەڵێ بەڕێزان تهدید ئێمە باسی خۆ پیشاندان نەکەین خۆ پیشاندانی سەرانسەری ئێستا بە کورد دەکرێت تا چەند گرنگە شەقامی کوردستان ئەگەر بێتە سەرجادە خۆ پیشاندان بگرێ پشگیری پرسی یەکتر و پشگیری کێشەکان یەکتر و هاوسوز یەکتر بن ئەمە تا چەند کاریگەریەکی باشەیە بۆ ئەوەی کە فعلەن هەم ئیرادەی کورد لە یەک بخرێ هەم لە تەسیر لە ڕای گشتی جیهانیش بکرێت بۆی زیاتر بەهانەی کوردەوە بێن بڵێ سەروە لە هەولێرەوە ئەلو بەڵێ فەرموو ئەم کاتە باش سەرچاوم دەستخۆشیە بۆ تەوەرەکەتان بەڵام پێش دەستکردنم لەسەر بابەتەکەتان پێم خۆشێک پێشنیار بدەمە کەناڵەکەتان لە خزمەتداین بەدەمنەوە وەڵام پێم خۆشە تەوەری داهاتووتان لەسەر یەک شت بیتن وەلەو دوورە لە شەڕ و ئاژاوی ئەمەکە بەڵام ئەویش هەر دزەکە لە کێشە کۆمەڵایەتیەکان و ئابوووریەکانی کە ئێستا توشمان دەبیت ئێ بابزانی ئەو نەفەر هەڵگرانی کە لە خەتی خارجی ئیش دەکەن مەتەنە سایەقەکان بە نمونە خەتی سلێمانی استغلالی نەفەر دەکرێتن پێشەوە 20,000 بەڵام دواوە 15,000 یعنی لە یەک چرکە 5,000 زیاتر وەردەگیرێت پێم خۆشە ئەو تەوەرە نەقابە ئاگدار بکرێتەوە خەڵکی ئەوە لە گەراجی هەولێرەوە ینی لەوانەیە بەسەری مەشاتە بێەوە لە سلێمانیش عینە حاڵەتەن پێم خۆشە ئەو تەوەرە قسەیەکە بیتن دێمە سەر تەوەرەکەی بەرنامەکەتان بەڵێ لە خزمەتداین خزمەت لەمنەوە خۆپیشاندان لە هەموو شەقامی کوردستان و هەموو وڵاتان زۆر پێویستە ئەمڕۆ وەکو کوردێک پژگیری کۆبانی بکەین و پژگیری هەموو لایە بکەین چونکە ئەوەی ئەوڕۆ لە کۆبانیە دڵنیا بە بەیانی لە هەولێرە لە سلێمانیە لە دووە بەڵەوەی تۆتی بەڕێزانەرە و ڕێگەن لەوانەیە بەسەری مەشاتە بێ کاتێک کە سەفەری دۆکیان سلێمانی ئەن شارەکانی ترەکەین کە شتە پێشەوە 20,000 دی 15,000 کاکە بوو 20,000 لە وڵا لە پێشەوە تەبان خۆشترە و بێژگەلەوە لە پێشەوە زۆر جار نەفەر گەلێک جار تووشی کێشە بن لە گەلێکتر کاکێ لە پێشەوە دامنیشی بۆی ئەوە زیاد کرد ئێمەش هیوادارین سەرنجیت و ئەم خاتونی بەڕێزش بۆ شوفێرە نەگەشت بێ حەسەن لە کفری سلام علیکم ئێوارەتان باش عەلەیکوم ئەسەلام سەرچاوم دەستان خۆش بێ بابەتێ جوانتان ڕژاندووە داوا لە بەڕێز دەکەم سەیدا ئەگەر هاوکاری بکەیت لە کاتەکە تۆ درێژەکە مەمنون جەناب بکەم بەڵێ سەرچاوم کای حەسەن بە زیاتر قسە بکە بەزانین بەڵێ وەکو خانەوادەیەکی پرقوربانی شەیدانی جینۆساید سڵاو ئەنێرم بۆ هێرۆشیمای کوردستان بۆ گوڵە سوورەکانی بەرزان بۆ 182,000 گوڵەگەمی بە نەحەق هەوەری بۆ مەزلومەتی سەیلەکان سەڵاو بۆ سەنگەرەکانی پێشمەرگە لە نەفخانە و خانەقین و جەلەولات تاک و کوبانی بە قوربان دەست و پەنجەی شایەتیان بمکە لەسەر بەلەمەکەی فەنکانەوە تایبەت هەلومەرجی کوبانی لەم وەختە زۆر بە وەختێکی دژوارە پێدەپەڕێت داوا لە لایەنە سیاسیەکانەکەم داوا لە هەموو سەرکرداتی سیاسی کورد هەموو دامەزراوەکانی هەرێمی کورد ئێوە بن و خوای گەورە ئێوە بن و خوێنی شەیدان یەکدەنگ یەک هەڵوێست داوا لە خۆپیشاندانە بەڕێزەکانەکەم داوا لەو بەڕێزانەکەم کە ئەو کۆمێندە لە مانشێتەکە لە خوار دەستۆ نووسراوە دوشمنانی کورد بەڵێ کەمال شنگالت گەرمێ چانی برا باشی کای کەمال کیرا شنگالت گەلمێ گەلو ئەزی چیامە تولکیای شنگالەی دێبوومە بەحسێ وێرێ بکەن ها چت قەومی چه هەیە ڕەوش چاوایە خودێ ئەم هێبیا خودێ و هێبیا پێشمەرگەنا یانی هەرۆژ بێژنەمە با پێشمەرگە هاتن و ترەبیعانە و یانی براستی مەزبی ئەسرع وەقت پێشمەرگە بگێنە شنگالێ و ئەسرع وەقت بگێنە شنگالێ با سەرما هات و وەزارۆک من لەبەر سەرماینە و لەبەر بارانی هات و بەڵێ و ڕەوشەوە ئەوێ چیای شنگالێ مای ڕەوشەوان چاوایە خوارن ئەvێ چاوت گەیتەوە ئاف خودێ ڕەوشە شنگالێ پیسە برات ڕەوشێت خوارن ڕەفەوە بەستە زەعیفە و یانی بێژی سەر و بەرزانی کەن ئەسرع وەقت پێشمەرگە بنێرە شنگالێ شنگارە تگار بکە و با سەرما هاتووە هەمن لەسەر جادەنە و لەسەر شارعانە و لەسەر لەبەر خێماوانەوە بارانەوە وڵاین یانی هەمی دەمرن لەسەرمەوەوانە
ولی که کمال می‌دارین سرنجات ابو سروکی هرمی گشت بیت و کتود بجی روشا سر موصول هاتفهم خلق سر جاده و در وچب کد گلو و سرمایه وان سال دیمای که جگله کد جواره باران گله دباره ترخانیت کن کریتی خل برناد گیرن تعرفن يعني تاچان گرینگ تدبیر اوی که بیت کرن بین ودانا کده بردام بین NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن هەمووان بێجیاوازی لێرن. ولی تماشاوانانی جارێکی دن سەڵاف بەڕێزان تەوەریە ئێمە بێگومان لەسەر خۆ پیشاندانەکانی کوردە لەگەل لەسەر زەختی شارعی کوردە لە ڕای گشتی جیهان کە بێگومان ئێستا جالیەکی کورد ڕاوەندێکی زۆری کورد لە وڵاتانی ئەوروپایە کە بە ملیون زیاتر لە ملیون کەس مەزەندە کرێت کە ئەمە ئەگەر تەنزیم بکرێ ڕێکخستن بکرێت لە پرسەنەتەوەیەکان برژێنە سەر شەقامەکان بە شێوەیەکی سلمی داوای مافەکان بکەن پێتەنوانیە تەسیرێکی زۆر هەبێ حتا لە زۆر وڵاتانی تر بێگومان ئێستا لە وڵاتانی ئەوروپا حتا لە هەر چار پارچەی کوردستان خۆپیشاندانێکی زۆر گەورە بۆ ڕەوشی شنگال و کوبان و ئەو ڕەوشاسکارێکی ئێستا باشوور و ڕۆژای کوردستان تێدانە بەڕێوەچی کاریگەریەکانی ئەم خۆپیشیانە تا چەند گرنگە کە زۆر جار گلەیە ئەکرێ ئەم خۆپیشاندانانەش هەوڵە درێ بە سیاسی بکرێ هەوڵە درێ هەندێک پانکارت هەندێک ئەلەمی حەزب تێدا زیاتر بەرجستە بێ ئەمەش تا چەند گرنگە ئەم حساسیەتە نەمینێ هەموو لایەنەکان پێکەوە هەر کەسێ بتوانێت تعبیر لە بچوونی خۆ بکە بە شێوەیەکی ئازاز بەبێی ئیستیفزاز مداخەلە لەناو خۆپیشاندانەکە بکێ بە وەزی خۆی عالەمێک هەڵواسرێ ینی تا چەند گرنگە دەنگ و ڕەنگی جیاوازەکانی کورد لە چارچێ خۆپیشاندانەکان کو بکرێتەوە بۆی کاریگەری زیاتر بێ پێتانوانیە زیاترە بێ بەڵێ ڕێگیر دۆکێ ڕێگر ئەن بێژینێ ڕێگر دۆکێ نەوسە بەڵێ گەلێک سوپاس کاک ڕێگر دیدنامە هەمی کورتێکن و بێت مەزارە بکەن و بەتام خرسەر بە خۆی ڕاگرین و بەڵێ هر طور باز کردستان بد مزارع بینه جلو و هم همی کرد بینه ایک هر لانه که حزبی وقتی تباری دیجی کوچنا بد تلک و سری وره بجمه کردانه ولی که ڕێگر کیە دیت گەلمە کێمان لەگەلە محەممەد ئاکرێ السلام عليكم عليكم السلام کار سبارت به هلویست کردا برانبری کو بانیان کو بیشین هر جهه کی دیگه بیت که کردا که ابرو کارو بروی تیروره کو بیشین داعش که از تیرور نکات دکافی راستی حقیقت بیت ما کردا همیان هلویست بیتن و هر جهه کی بیت هر کردا کی بیت هر جهه کی جهان بیتن بس بسیار ویره او ابد بیت هلویست ما کردا چاو بیتن اره اف هلویست اند گرینه بعد چند فایده بو ما هيا و چند ضرر هيا بونو منازعه گرم تحکینی هندك دولت نيت كردستان اما كوبيجين كردستان اما يا هرم كردستان هو بيشاندان تنكرن يعني بتنام الشركه مدنيه قالك يعني ام فقانا انفيست بليس تشكي باشه ودس شركه يه اشتيانه بتكرن بس بونو منازعه كان كردستان باكو كانوا يعني كوكا كارجا بس لي اختنا خلاص كان دا اختنا تمام بيجيتن اگر سب كان انه كم بيني كو روشا كازورا يا جرينجو يا مهم تدا تاريتن چون كير ساكن تركيا أبد چندهان سال كرد تويره بن ظلمه بن ستنامه که هل کمال اتاتورکی وی دمیدا که همیتش کردا قدقه کربی نوکتی بله خو نشاندان تکرین کوتا گوتی خو نشاندان بگومان زختا جاده گلکی پیزه د نهایت جهان دا مروف او رکن سلمی او رکن کو مروف شت بریا زختن جواکی انکو بزختن رای گشتی زختن دنگ خلکی مروف اهداف قبض بخه او برکن دیب دزناخه حتی ضرراوی جارینه لرین دی گلی ضرر هيا لتاچان گرینگ کورتنها شرعی کردان بیت ریک خستن بیت هف خستن جبوكو بأراسية نتوين اجتماعي بكاربه فشار بستوية لولاتين دردورين كردان وحتى للدرفة جيبك كو ايدي كرت وكو جارانين كرت خودي هيزن خودي إرادن برخودان دي كان وديت حتى او الهشتي وهشتي انفالت هشتي وهشتي جينوسايد بدار حقي كردان هاتي قالوا كي هنجي كرد بس درافين بس دنافشكفتا والفي ولاتي هو خو قرطال كرن حتى الطيارة جديدة بين كيمياء لدان قالوا يقافي كل كردان مسألة بي وديت حلب وقت كيمياء بارن كيري 5000 كس لوري كيمياء باران كريم هندك اك دوسي مصور هات نوير عندك تصوير جيتن رايا جهاني الكيف بي وديت 8000 بارزانيان فال كرين كيف بين قال يزيلان كيف بين كراوه مليوني حتى حد كيف تاثير هبو لدن هذا كرد هر مشكله هر اريشه كيف سري كردان بيد بسط هزاران كرد لولات اوروبا لسربيانا بيتري سيه كنالين آسمانی کردان هنه به گمان علاقات دیپلماسیین برفره کردان هنه تا چند گرینگه اوه همو بکوینت چارچوب خدمتا پاراستنا برجوانگین گشتی و پیتر دانا ناس کرنا کردان معوناتین کردان پرسا کردان و کو پرسکی نتوی لسر استرای گشتی جهانه
کاک هاوکار لە کێرکووک فەرموو بەڵێ ئەم کاتو باش هەموو کاتێکت جانەکەم تەوەری بەرنامەکە لەسەر چیەگە بکرێت زەحمەت لەسەر کاریگەری خۆپیشاندانەکانی کورد بۆ ڕایگشتی بەڵێ گیانەکەم وڵی دڵنیایەوە خۆپیشاندانە ئینشەڵڵا کارێگەرێکی زۆر باشە میواندارم هەموو کوردێکی بەشەرەف هەر لە تورکیاوە تاکو و کەرکووک و ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باشوور و گشتی لە پێ ناو قوربانی خۆپیشاندان پێوەک و سڵاویش لێرەش و سڵاوی گەرم لە هەموو خەڵکی بەشەرەوی شاری کوبانی هیوادارم هەموو کوردێکی بەشەرەف دیشتم گروپەتی ڕەوانە خۆپیشاندان بکە ئینشەڵڵا کارێکێکی زۆر باشیە دێت بەڵێ یۆسف لە پێنجوین کای گۆسە فەرمۆ ئەم باشڵا بەڕێزم بەڕای من ئەگەر باسی خۆپیشاندان بکرێ لەسەرەوەی کە ئایا تا چەند ئامانجەکەی خۆیە پێچیە نامە لە نای تقریبا نسبیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دەرەگۆڕێ بە داواکاری خۆپیشاندانەکە تا چەنە داواکاریەکە لە ئاسی ڕەوایەتیە گۆڕێ ینی هەر کۆمەڵ لەگەڵ کۆمەڵی هۆکاری ترا کارەکاتە سەرەوەی کە ئایا خۆپیشاندانەکە تا چەنە ئامانجەکەی خۆیە پێچیە نایسە بۆ نمونە خەڵکی بەڕێزی شاری سلێمانی کە ئێمە نزیکەی 6 ڕۆژ زیاتر لە بەرتەشتی سەرای شاری سلێمانی کۆبووینەوە ئایا چ داواکاریەک لەو داواکاریانێکە ئێمە هەمان بوو جێبەجێکرا کامە داواکاری لەن حکوومەتەوە پەرەی پێدرا و وەچیرا لە ئێمە یعنی بۆ من لەو وڵاتانە کە خۆپیشاندان نەکرێ هیچ پێویست بە هیچ تووشیەک ناکات تەنها خەڵکی ژێنە سەر زیادە داواکاریی خۆیانەکەن و داواکاریەکان لەنان حکوومەتەوە جێبەجێکرێ بەڵام خۆپیشاندان بە گشتی لە وڵاتی ئێمەیە حتا نەک لە وڵاتی ئێمە لەو بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە ئیلا ئابێت تووشی تێبکەوێت ئیلا ئابێ لۆریە بینی لەو جادەیە بی وەسێنینە یاڵی سیارە بڕە ئیلا ئابێ بێ بەردەم نەخۆشخانەیە بگری ئیلا ئابێت تووشێکی تێکەوێ فشار خەیتە سەر حکوومەت ئەنجا خۆپیشاندانەکە ئامانجی خۆی پێشە بەداخەوە لای ئێمەوە هاوای لێ هات بەڵێ جەزا لە سێ سایق ئالو سڵاو لێ بێ بەڕێزم سەرچاوم بەڕێزم ئەم خۆپیشاندانە شتێکی باشە کە خەڵکیژە بەڵام سەرکردەکان ئەم پێنجلانەی هەرێمی کوردستانی خۆمان چیان کردو بە قورئان ئەگەر کاتی بۆ دابەشتنی پۆستەکان بۆیە هەمیان کۆ بوونەوە بەڵام ئێستا هەموو کۆبانیاوتە لەژێر تۆبارانە بزانەوە سەرکردانەی کورد کردو بۆ کۆبانی ڕاکە بەستە نادانیشتن و لە کەناڵێکەوە کەس نازانێت ئەگەر سەیری کەن یان سەیری نەکەن یانی شتەکان ئاوایە بەڕێزم ئێستا خەڵکە خۆی بەدڵ بە گیان لەگەڵ هاتنێک وکو خۆم ئامادەم بچم بۆ کۆبانی بەڵام ئەیسە فەرموو شتێک هەیە لە کوردستانە یارمەتی کۆبانی بە هەموو بەرپرسەکان بۆ خۆیان دانیشتون بە هەموو لایەنەکانە بەبێ جیاوازی بەڵێ بەڵێ کێمان لەگەڵە بەڵێ کاک بێکەس کای جەزا لەسەر خەت بەڵێ کای جەزا قسەی خۆی تاوای کە بزانم لەسەر خەت دەماوی بەڵێ بەڵێ سواف دەکەم مەبەستمەوەی ینی ئەیسە سەرکردەیەتی کورد بڕاو کە خۆی پێ ساڵی نەوەندەکان نییە تۆ با کیمیابارانی هەڵەسە کرابرا کو هەرێمی کوردستان نەبوو هیچ لایەنێکی تر نەبوو حکوومەتێکی کوردی نەبوو بەڵام ئەیسە فەرمو تۆ حکوومەتی کوردی هەیە لە باشوور تۆ هاتە بۆ فدای ئەو لایەنەکەی بۆ تیای کۆبانی بەڵێ کاک جەزای وادانی سەرنجێت و گەشت بێ بەڵێ بەڵێ تەماشاوانێنیجا لە ئێستادا کورد لە ڕۆژێکی تایبەتدایە لە ڕۆژێکی هەسکاردایە لە شەڕدایە بە تایبەتی لە باشوور و ڕۆژاوای کوردستان لە ئێستادا بێجگەلەوە کە باس لەوەی کرێت کە کورد خاوەن پشگیریەکی نێودەوڵەتیە لەسەر ئاستی وڵاتانی زلهێز وڵاتان کە هەندێک لە وڵاتانە ئەنجومەنی هەمیشەیی ئاسایشی نێودەوڵەت ئەندامی هەمیشەیە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتینە کە مافیڤوتیان هەیە کە بێگومان کاریگەری ئەمانە لەسەر ئاراستی سیاسەتی عالەم زۆر بەقووەتە ئەمانش زۆر بەجددی باس لەوەیەکی کە دامی کورد دەکرێت بەڵام تا چەند گرنگە کوردیش ئەم زۆر استیغلال بکە بۆ ئەوەی بتوانێت ئەو هەموو دامە نێودەوڵەتیە ئەو هەموو پشگیریە ئیعلامیە نێودەوڵەتیە هەیە کە بۆ کورد بۆ شەڕوانانی کورد لە هێزی پێشمەرگە لە یەپێگە لە هەموو یەکەکانی تر تا چەند گرنگە کورد ئەمەش استیغلال بکە لە چارچوەی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی و لە چارچوەی زیاتر پێشخستنی پرسەکەی لەسەر ئاستی ڕای گشتی دنیا بەرەو پێشە باوەکو کومەڵی خەڵکە لێنێک لەسەر ئەوەی ئەم پرسەش بە حەزبی بکرێت هیچ حەزبێک تەنازل بۆ حەزبی تر نەکرێ هەر حەزبەی بۆ خۆی بۆ بەرژەوەندی خۆی هەڵدا و بەرژەوەندی گشتیش بکرێتە سوتەمەنی بۆ بەرژەوەندی حەزب کە بێگومان ئەم ئینتیباعە جادەی کوردستانی بەردەوام کەم تا زۆر هەبووە لەسەر حەزبەکانی کوردستان لە ئێستادا تا چەند گرنگە ئیشی لەسەر قەزیەی نەتوێ بکە لەبەرەوە هەموو نەتەوەی کورد لە ژێرمەترسیدا وەکوێەوە بینی لە شنگالچیان بەسەر هات و لە کۆبانی ئێستا چ ڕاوشێکەیە بەڵێ ئەحمەد لە پێنجوینەوە سڵاو لێبێ و دەست خۆش بۆ بەرنامەکەت سوپاس کاک ئەحمەد برا گەورەکەم ئەم پشتیوانیکردن لە کۆبانی بە بۆچوونی من وەکو نوێژ و ڕۆژوو چۆن لەسەر موسڵمان واجبە لەسەر هەموو کوردێک واجبە ئەمە یەک دووش
ئەردۆغان کە ئەڵێ پەکەکە لەگەڵ داعش فەرقی نییە بۆ ئێمە کوردیش ئەڵێ ئەردۆغان و داعش هیچ فەرقی نییە بۆ کورد دەستان خۆش لە زۆر سپاس. بەڵێ محەممەد لە سلێمانی ئێوارەتان باش بەڵێ باشتر من پێم وایە خۆپیشاندانەکان کاریگەریشی وتویان نادە لەبەر وێ ڕێکخراوێکی ڕێکخراوێک ئەم خۆپیشاندانانە ڕێک ناخە بۆ دوایەوە کەوتنی کۆبانیش من پێم وایە کەم تەرخەمی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستانی خۆمانە زائیدەن دژمنکاری حکوومەتی تورکیا. بەڵام نەکەوتووە کۆبانێ ئێستا شەڕەکە نەکەوتووە هێشتا نەکەوتووە بەڵام بەرەو کەوتن دەسی و ئینشاڵڵا واژ نابێ هیوادارم کە سەرکەوتوو بێ کەواتە کەم تەرخەمەکە بە تایبەت لە پارتە سەرکردەکانی هەرێمی کوردستانی خۆمانەوە زۆر کەم تەرخەم بوون لە ئاستی کۆبانە. بەڵێ لە سێ ساڵ پەیوەندێکی تریشمان هەیە بەکر باڵەکای بکە ئەم کاتە باش سەرچاوم کاکە بەنیسبەت کۆبانی ئێمە کۆبانی ڕۆڵی بەجەرگن سێرکە بۆ ماوەی چەند ڕۆژە 22 ڕۆژ 23 ڕۆژە ئەوانە بەبێنان و ئەو بەبێ عەتا شەڕەکەن ئێمە بۆ پەنجێک وەرنەگرین لەوانە حەسێرێکیان بکەین کاتی بەعس ڕۆڵەکانمان ئێمە ڕۆڵە کە خۆیان شەید کرد لە ئێران و لە تورکیاوە هاتن پارتیزانیانە کرد ئێستا ئێمە ناتوانین بچین بەهامە ئەوانەوە یعنی بەس علامە یا بڵێن کاکە وڵای پریان نەکەوین هەزار ڕێگا هەیە کاکە ئێمە بەس خۆ ئەمان نایکەن بە جدی نایکەن بە قوربان. ئەلو بەڵێ کای بەکر سپاس بۆ تۆش کێمان لەگەلە عاونی لە خەباتەوە باش کاکە کار گەلێک سپاس ئەگە تەلەڤیزیۆنەخوا کێم بکەی و کەرم بکە بخاطر کاکە کار بۆ ڕەوشە کۆڤانێ ئەم گەلە حەزکەین ئەمژی خۆبەخشێک هەبیتن ڕاستی بکەنەوە دەرگێکی لە ئەمجێ بچین قاری و ئاوارەرە و لۆلێ قەومانە و کۆبانم کە شارێکی کوردیە ڕاستی سەرکردێنمە هەناچن حیف مخابن بۆ سەرکردێنمە بۆ ڕێبەراتیە و کورد بۆ هەموو کوردە ڕاستی درێژاییە مێژووی هەندی مێژووی هاتیە درێ شێخ محمود و سعیدی پیران و بارزانی هەمیە ڕاستیەوە چجان نبینە یەک وێ جارێ ئەم گەلە حەزکەین ئەم هەموو ببینێک داماجی دولتێک هەبی نە ئەم بناسی عالەمێ دابین ترک بێژیت داعش و فەکێکە فەرق نییە و نزا سعودیە بێت هاوکاریە بکەتن وەڵا کورد ڕەوشەوانە هوی هەرێتوون هەتا ئاغڵێوان ئەوە بیت دێ هەتوون نجا بڵە هە عالەم بێت ما بکوژی شانگالێ بکەوتە دیما و کوبانێ پێخشتن و وقتی ئادی کرد حەقی ماوە وڵا تا ئەم توبین حەقی ماوە بەڵێ یوسف لە پێنجوینەوە سڵاو بەڕێزم باڵێ کاک یوسف سەرچاوم ئێوارە باشیان باشتر دەستخۆشکەری بەرنامەکە و لێ یەکەم هەر بژیت گەلێک سوپاس بەڵێ گیانی من سەبارەت بەو تەوەرەیە بەڕاستی ئێمە لەگەڵ خۆپیشاندانین لەگەڵ هەموو شتێکای بە کوبانی من وەکو خۆم کە تاکە شەخصێکم لە وڵاتەکەمان لە کوردستانە وەڵی ئامادە بە خۆبەخشی بڕۆماوێ بەڵام ئایا ئێمە کەسێک هەیە لە سەر و خۆمانە کە پێی ئەڵەم سەرۆک دوایەوە سەرۆکی پەرلەمان دوایەوە نازانم ئەنجومەنی وەزیران وەزارەتی پێشمەرگە باش ئەمانە بۆ نایەنەدەن کاکە یعنی تاکە ئێمە چاوەڕانەوە بین کابراایەک لە تورکیا بەیامێک با بڵێ فەرمون وەرن بە ناو ڕێگەی ئێمە کاکە من خۆمە وڵاتمانێ سنوورمان هەیە بە کوبانی و بۆ ناڕۆنە پێشەوە کاکە یعنی بەڕاستی خەڵکێک هەیە خۆبەخش خەڵک هەیە وەڵای کوڕی ئازا لەم شارە زۆرە خۆی ئامادەکردووە بڕوا بەڵام کاکە ئێمە ڕێگریمان هەیە. بەڵێ کاک یوسف سپاس بۆ تۆ بەڵێ بەرزان هیوادارین سەرنجی ئەم بەرزانە گەشتێ بەشەیەکی گشتی خۆپیشاندان تا چەند ئەنجام هەیە تا چەند خۆپیشاندان پێویستە بەرەی خراو بکرێ یانکە بە بەشەیەکی ڕێکخسی بکرێ و تەسیر لەسەر کورد کە لە ئێستادا بێگومان لە هەموو وڵاتانی جیهان بە تایبەتیە وڵاتانەیە کە کورد لێنە خۆشبەختانە وڵاتانەش کاریگەریان هەیە وەکو ئەوروپا ئیسکۆندۆنافی ئەمریکا ڕۆژانە خۆپیشاندان نەکرێ ئەمڕۆژ لە شارێکی ئەڵمانیا بەدەیان هزار کورد خۆپیشاندانیان کردووە لامان کاتە بەرپرسە باڵەکانی ئەڵمانیا قسەیان بۆ جاریە کورد کردووە لە لەندن سبەینە خۆپیشاندان نەکرێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە زۆربەی شارەکان خۆپیشاندانە لە باکووری کوردستان خۆپیشاندانە لە هەرێمی کوردستان باشووری کوردستانیش خۆپیشاندان نەکرێ بەڵێ تەماشەوانە نیژام ئەمی ویدارین سەرنجاوە گەشتی بیت گەلو خۆپیشاندانên کوردان یەک دەنگا کوردان یەک دەنگا شارعی کوردی سەر ئاسیار چارپارچان و سەر ئاستی وان وڵاتین و کورد تێدانە هەیە چەندی دەوێ باندۆریەکە باش لەسەر پرسا کوردان پێشخستنا پرسا کوردان بکونها کورد و هێزên çekdarên Kurdan
دمەژیێ civakê nêvdewletî û di welatên xwedan hêz û xwedan îrada û xwedan biryar tiştekî xerîb nîne. Her kesek dizane çawa ye. Mîdya cîhanî behez dike, siyasetmedar behez dikin, wezîr, serok tên qesa ku nava Kurdan dikin li paytextên Kurdan ji aliyê serkirdên Kurdan têne pêşwazî kirin. Kewata pirsa Kurdan di niha de pirsekê nêfnetewî ye. Taşan girîngê karbû vê bête kirin, pêtir bête pêşxistin û alîkariyeka pêtir bête bi dezvexistin. Heman dem da Kurd bêne arasta kirin bawên demokrasî pêşketî daxwaza mafên xwe bikin. Heta sobê hal vê rêcarekê din xizmet datî nêvar baş.